خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. پەتایەک بەرۆخی موچەخۆر و فەرمانبەرانی هەرێمی کوردستانی گرتووە و بەری نادات. بڕیار بوو 25 مانگ موچە دابەش بکرێت، بەڵام خەریکە ئەسوڕێتەوە بەسەر 25 مانگەکان و موچە ناگاتە دەستی موچەخۆر و فەرمانبەران. یەکشەمە موچەی وەزارەتی تەندروستی دابەش کراوە و بڕیارە سبەینێش موچەی دیوانی وەزارەتی پێشمەرگە و لیواکان دابەش بکرێت. ئەمە حاڵی دۆخی دارایی هەرێمی کوردستانە و بەڵام ئایندەیەکی ڕوون نییە کە بۆ یاخود وەڵامێکی ڕوون نییە بۆ. لە دوای پەسەندکردنی بودجە و جێبەجێکردنی ئایا ئەم دۆخە بەردەوامە بێت؟ ئایا ئەم پەتایە لە کۆڵی خەڵکی هەرێمی کوردستانە بێتەوە؟ چۆن وا بکرێت ژیان و گوزەرانی خەڵک تێکەڵی ململانەی سیاسی نێوان هەرێم و بەغدا نەکرێت؟ هەر بەڕاستی چێ هەڵبژارد نەکرا و ئایا هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت؟ ئەمانە و کۆمەڵێک کوردەکاری تر لەگەڵ بەڕێز کاروان گەزنەی ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان گفتوگۆ دەکەین. کاروان بەخێربێت. سپاس بۆ بەڕێستانە، سپاس بۆ جەنابەت. لەکوێ دەست پێ بکەین؟ لە موچەوە یان لە بودجەوە؟ با لە بودجەوە دەست پێ بکەین. زۆر باشە کاروان. ئەو بودجەی پەسەند کرا بەڕێستان وەکو شارەزای، وەکو ئەوی چاودێری، وەکو ئەوی تەتەڵەوشی تەڵت بۆ کرد بێت، لەکوێی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستاندایە؟ بەناوی خودای گەورە و میهرەبان، سپاس بۆ جەنابەت و هاوکارانت بۆ بینرانی خۆشەویستی کەناڵی جوانی کورسات و شاشە جوانەکەتان. تەوان پەسەندکردنی بودجە و مناقەشەکردنی بودجە کۆمەڵە خاڵی زۆر ئەساسی تێدایە کە چەند مادەیە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە ئەگەر دەرفەت فەرمووی مادە دێمە سەری بۆی کە بەرچاوی خەڵکی هەرێمی کوردستان ڕوون بکەین کە ئایا ئەم بودجەی کە پەسەند کراوە بۆ 3 ساڵ لە ساڵی 2023 تا چەند لە مەسڵەحی هەرێمی کوردستان و موچەخۆران و فەرمانبەران و خاننشینان و تەواوی فئەکانی هەرێمی کوردستان و شەریحەکانیەتی. ئێمە ئەوەی کە پەیوەنددارە بە هەرێمی کوردستانەوە بە دیاریکراوی مادەی 12 و 13 و 14 کە سێ مادەی ئەساسین کە بە جۆرەی مادەی 12 پشتی هەرێمی کوردستان لە کۆی 200 نزیکەی 200 تریلیۆن دینار بودجەی تەخمینی تەقدیری حکوومەتی عراقی بۆ ساڵ 2023 نزیکەی 12.67 هەستەی هەرێمی کوردستان جێگیر کراوە. ئەم 12.67 تاوان دوایەوەی کە نەفقاتی سیادی و حاکیمەی لێ دەردەکرێت دەمێن تۆ نزیک بە 10.8 کە حستەی هەرێمی کوردستان و پشکی هەرێمی کوردستانە کە بەم شێوەی خوارەوە بۆ هەرێمی کوردستان دەنێردرێت. فەرمانبەران لە ساڵێک 9 تریلیۆن و 300 میلیارد دیناریان بۆ دێت کە دەکاتە مانگێک دەکاتە نزیکەی 775 میلیارد دینار بۆ کۆی موچەی 680 هزار فەرمانبەر. پێشمەرگا لە بودجەی سیادی کە بۆی تەرخانکراوە لە زمانی بەرگری عراقی 228 میلیارد دیناری بۆ تەرخانکراوە کەم پێم وایە غەدریشی دەکراوە هێزی پێشمەرگەی کوردستان کە چکە گیانبازی هێزی پێشمەرگەی کوردستان بە تایبەتی لە شکاندنی چاوشکاندنی دەستی تیرۆری داعش کاریگەری زۆر باش و ئەرێنی هەبوو. موچەی خاننشینی 112 میلیارد دینار ماگانە بۆی تەرخانکراوە و تا کۆی گشتی ئەمە وەکو موچە کۆی گشتیش وەکو ئەوی کە تەنمەی پارێزگاکان و ئیسtismarش بۆ هەرێمی کوردستان دەردرێت نزیک بە 14 بۆ 15 تریلیۆن دینار ماگانە بۆ هەرێمی کوردستان دەردرێت. ئەمە نقطە یەکەم. مادەی 13 پەیوەندی بە دوو خاڵی ئەساسیەوە خاڵێکیان کە زۆر گرنگە مەسەلەی تەسویح حسابیە. تەسویح حسابی هەرێمی کوردستان لە ساڵی 2004 بۆ ساڵ 2023 بە چاودێری دیوانی چاودێری دارایی عراقی و ڕقابەی مالی هەرێمی کوردستان و هەروەها لە ژێر ڕقابەی پەرلەمانی عراقیدا. طبعا ئەم چاودێریە ئەم خاڵی کە دانراوە بۆ تەسویح حسابی خاڵێکی زۆر ئیجابی و گرنگە. بۆچی؟ چکە ئێمە پێمان وا بووە کە لە هەرێمی کوردستان مەشاکلێکی گەورە هەبووە لە ئەرقامەکانی هەرێمی کوردستاندا بە تایبەتی لە ئەرقامەکانی نەوت و لە داهاتەکانی هەرێمی کوردستانیش بەگشتی هەم لە داهاتی ناوخۆ هەمیش لە داهاتی خاڵە سنوورەکان کە دوو بەشە مەش بەمان شێوە. بۆیە تەدقیقکردنی ئەم ئەرقامانە چکە پێشتر تومانە دیلۆیت کارێکی باش بۆ لە کوردستان بەڵام دیلۆیت ئەشکالی هەبوو بۆ چ دیلۆیت ئەکسس ڕاستەخۆی بۆ حەقی نەوتی نیە بۆ لە کوردستان. دیلۆیت ئەکسسیەوە بۆ ڕقامەکانی وەزارەتی سامانە سروشتەکان لەوێەوە راپۆرتەکانی خۆیان بڵاو کردوەوە بەداخەوە چەند مانگی ڕابردووە بڵاویان نەکردەوەمانکانی کۆتایی تا 25 هزاریش کە حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی فرۆشتووە. مادەی 14 کە دوو بابەتی گرنگە ڕادەستکردنی 400 هزار بەرمیل نەوتە لە هەرێمی کوردستان و لە تەسویقکردنیەتی لە سۆمەوە لە حاڵەتێکدا ئەگەر تەسویق بکرێت لە حاڵەتێکدا ئەگەر بۆ ئێستهلاکی مەحەلی بەکاربهێنرێت ئەوە ئۆتۆماتیکیان بۆ تەکنیشیان بۆ تەقەنیان بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و عراق بەکاردەهێنرێت. بڕگەی پارێزگاکانی شەکەم پێمان وایە بڕگەیەکی ئیجابیە. ئەم 400 هزار بەرمیلە خۆیان حکوومەتی هەرێمی کوردستان موافقیان کردو لەسەری کەم پێم وایە دوایش دێنە سەری لەسەر مەسایلی نەوت و مەلەفی نەوتیۆمانە پێم وایە ڕقەمە زۆر زیاترە بەڵام بە دیاریکراوی 400 هزار بەرمیلیان دیاری کردووە کەواتەمەش لە مەسەحەتی هەرێمی کوردستان خۆیان موافق بوون خۆشیان ڕادستیان کردووە. بڕگەی دووەمی کە لە مادەی 14 هەیە بابەتی پارێزگاکان ئەمەش بەرمەبنای ئەوەی کە داخوازی یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵێک لایەنی تر بووە بەو پێی کە لە هەرێمی کوردستان ئەزمونێکی تاڵمان هەبووە چەند ساڵی ڕابردوو
احتکارێکی سیاسی و احتکارێکی اقتصادی و گەمارۆیەکی منظەمی ناتەندروست لەسەر پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕن هەبووە لەژێر چاودێری و لەژێر بەرمەبنای ئەم وردەکارانی کە باسم کرد کە پێشتر لە بەرنامەکەی جەناب و سەندان شوێنی دریشەوە بە وردەکاری باسمان کردووە کە چ قەدرێکی گەورە لەو منطقەیە دەکرێت مادەیەک چەسپێنراوە بڕگەیەک لە مادەیەکدا چەسپێنراوە کە بۆی کە پارێزگایەک و ئەمە هاوتەری بشە لەگەڵ دەسوور تەوان کە پارێزگایەک ڕاستەوخۆ بتوانێت لە حاڵتی ئەوەی کە ئەگەر بێت و غەدرێکی گەورە لەو منطقەیەکرا بتوانێت داوا بکە کە حسەیە منطقەیە بێت لە چوارچێوەی سیادەی هەرێمی کوردستاندا ئەمەی کە پەیوەندیدارە بە بودجەی هەرێمی کوردستان ئەم خاڵانەیە و من پێم وایە کە هەرێمی کوردستان غەدری لێکراوە لە کۆمەڵێک حاڵەتدا بەڵام ئەو پارەی کە باسم کرد 4.15 تریلیۆن دینار ئەمە پارەیەکی باشە و هەرێمی کوردستان دەتوانێت پارەیەکی باشی بۆ بهێنرێت و حکوومەت هەرێمی کوردستان توانێت سوودێکی زۆر لەمە ببینێت و پێم وایە لێرە بە دواوە نابێت چێشەی موچە بمێنێت و نابێت چێشەی مەشارع بمێنێت لە هەرێمی کوردستان کە دوایش بە تەفاسیل دێن سەر وردەکارانی کە ئەم پارەی چۆن دابەش دەکرێت و وردەکارەکانی چۆن دەبێت. باشە کاکەروان باسی 400,000 بەرمیلەکەت کرد ئەم حکوومەت هەرێم دەتوانێت 400,000 بەرمیلە دابین کاتچکە بەشێک لە چاودێران و بەشێک لە شارەزایان ترسێکیان لەوە هەیە چکە بڕگەی شێکە مەسلەی 15 ڕۆژەگەرەوە بوو مەسەلەن حەسی هەرێمی کوردستان ببڕێ ترسێکی لەوێ گەر 400,000 بەرمیلە نەتواندرێت بنێرێ یان دابین بکرێ بۆ بەغدا بۆ سۆمۆ ئەو وەختە ئەو کێشەی موچەیە دەست پێ بکات یان بەشە بودجەی هەرێمی کوردستان نێت خۆتە زانانی سەر ئەو پایانە وەستاوە ناردنەکەی زانی کاک زانە من ڕوون و ڕاشکاو بووم هەمیشە وتومە پێشتریش یان ناو پەرلەمانی کوردستانیش من لە یەکێک لە دانیشتەکان ئاماژەم بۆ کردکەم 400,000 بەرمیلەی کە حکوومەت هەرێمی کوردستان ئاماژەی پێ دەکات بڕەکە زۆر زیاتر لەوە بەجوێری بە دواداچوونەکانی من تەنها کار 250,000 بەرمیل ئینتاجی هەیە بۆی من پێم وایە ئەم ڕقەمە زۆر زیاتر لەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان ئاماژەی پێ دەکات و خۆیان ڕازی بوون بە 400,000 بەرمیل دووبارە ئەگەر ڕقەمەکە لە 400,000 بەرمیل زیاتر بێت کە من پێم وایە زیاترە پێم وایە کە زیاتر لەو ڕقەمە ئەو کاتە حکوومەت هەرێمی کوردستان باسان توان دابین بکات ئەگەر نەیانەوێت عەرقە لە بۆ دابینکردنی بودجە و جێبەجێکردنی بودجە بدۆزنەوە پێم وایە هیچ ڕێگریەک نە لە بەرەوەی کەم پارەی بێت بەڵام ئەوەی کە گرنگە تۆ چۆنم پارەی بە ئەولویەت دەگری چۆی کە ئێستا مە دەبینین مانگانە تقریبا ملیار تریلیۆنێک و 200 میلیارد دینار بۆ هەرێمی کوردستان دێت تریلیۆنێک و 200 بۆ حدودی 250 میلیارد دینار کە ئەمە پارەیەکی زۆر زۆرە ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بە 912 میلیارد دینار هەیە بۆی کە موچە دابەش بکەین یعنی ئەخیر قایمەی وەزارەتی دارایی بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی گشتی پێشمەرگە و خاننشینی و تەواوی فیەکانی تر 912 میلیارد دینار بووە ئەگەر ئەم پارەی کە دێ بۆ هەرێمی کوردستان کە تریلیۆنێک و 200 میلیارد دینارە باشە ئەم پارێت توانین تۆ 912 میلیارد دینارەکەی پێ بدەی بە موچە باقیاتەکەی تری بیکەی بەچی تۆ چەند ئەولویەتێک تێکە دەبێت چارەسەریان بکەی یەکەمی ناوکو ئاماژەم پێکرد ئەولویەت بۆ موچە بێت کێشەی موچە چارەسەر بکرێ و لە یەک کاتدا تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە تەواوی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی سیاسی موچەیان پێ بدرێت ئەمە نقطەی یەکەم نقطەی دووەم تەمویلی مەشارعەکانی هەرێمی کوردستان بکرێت بەنۆ لە پارێزگای سلێمانی لە پارێزگای هەولێر لە پارێزگای دهۆک لە پارێزگای هەڵەبجە ئێمە چەند شوێنێکی گرنگمان هەیە بە جۆرەی کە سافەی سوکانی بە ئاکیدی لەو حاڵەتە ئێمە چەند زادەیەکمان هەیە کە دوولان یەکلان کە ئەمانە پێویستیان بە چاکردنی خێرا هەیە ئەمانە مەشارعی استراتیژین ئەمانە ڕۆژانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چووی لەسەر دەکەن 4,000 کیلومتر لە هەرێمی کوردستان بە جۆرەی وەزیری دارایی ئاوادانکردنەوە خۆشی کە جارێک لە پەرلەمان ئاماژەی پێکرد پێویستی بە چاکردنەوەی خێرا هەیە کە ئەم پارەی بۆ ئەمان چارەسەر بکرێت کە ئەمە هەم پرۆژەی استراتیژیە و هەمیش توان دەهات بۆ حکوومەت هەرێمی کوردستان پێ بکات بە حکومی گواستنەوەی ئەم بارهەڵگرانی کە بەسەری داهات چۆ دەکەن کە ئەمە حەقی هەرێمی خەڵکی هەرێمی کوردستانە بەداخەوە بەشێکیان بوون بە ڕێگەی مەرگ بۆ ئەگەر بێت و ئەولویەتی دووەم بۆ ئەمانە بێت ئەولویەتێکی تر بۆ چاکردنی ژیانی پێشمەرگە بێت لە چوارچێ پرۆژە یاسا کە بۆ بە یاسا ئەگەر ئەم پارەیەکە دێت چکە تۆ پارێک لە بەردەستە 912 میلیارد کراوە 912 میلیارد دینارت هەیە کە ئەساسیان بۆ موچەیە کە ئەولویەت موچەیە کە ئەمە گرنگترین خاڵی خەڵکی سپینی نەڵێنەمە بۆ قەرزی کۆمپانیاکانەوە من دێمە سەریان کاکزانە دێمە سەر قەرزی کۆمپانیاکانیش بابەتی دووەم بابەتی چاکردنی ژیان و گوزەرانی پێشمەرگەیە و هەروەها چاکردنی خاننشینی هێزەکانی ئاسایش و ناوخۆیە کە ئێمە وەکو یەکێت نیشتمانی کوردستان و فراکسیۆنەکەمان لە پەرلەمانی کوردستان پێش پرۆژە یاسامان بۆ تەقدیم کردبوو و داوامان کردبوو کە ئەگەر لانی کەم نتوانین موچەی هێزەکانی پێشمەرگە هاوتا بکەین لەگەڵ هێزەکانی عراقی بتوانین ناوخۆی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان بە کۆمەڵە قانون ژیانی پێشمەرگە بەرەو باشتر باش بوون بڕوە لانی کەم شوقیان بۆ دروست بکرێت لانی کەم کۆمەڵک ئیمتیازاتیان بۆ دابین بکرێت کە پێشمەرگە هەمیشە لە پێشەوەی بەرەکانی جەنگ بوون بۆ پاراستنی خەڵکی هەرێمی کوردستان و کەرامەتی هەرێمی کوردستان و خاچی هەرێمی کوردستانیش هێزەکانی یاسایش و ناوخۆ کە ئەمانە ئەرکێکی گرانیان لەسەر شانە بۆ پاراستنی ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابینکردنی ئەمنیەت و استقرارەتی هەرێمی کوردستان کە تەواوی فئەکانی تریش بە اقتصاد و بە سیاسەتەوە پەیوەندیان بەم فئەوە هەیە بۆیە چاکردنی ئەمان دەبێت ئەولویەت بێ و هەروەها بەرمونە ئێمە چەند بابەتێکمان هەیە بابەتی پلەبەرزکردنەوە کە پلەبەرزکردنەوە خەدرێکی گەورەی لە فەرمانبەران دەکرێت ئەگەر حکوومەت تا دوێنێکم پێم وانێ بیانویان هەبوو بێ بەڵام ئەگەر بیانوێکیان هەبوو بێ بۆ پلەبەرز نەکردنەوەی فەرمانبەران ئێستا بیانوێک نەماوە بۆ ئێمە بکرێت چۆکو ئاماژەم پێکرد زیاتر لە تریلیۆنێک و 200 میلیارد دینار دەبێت بۆ هەرێمی کوردستان جگەلەوەی کە ئێمە داهات تریشمان دەبێت ناوخۆی هەرێمی کوردستان چۆمەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیلزام کراوە 150 داهاتی خاڵە سنووریەکانە نەداهاتی ناوخۆ داهاتی خاڵە سنووریەکان یعنی بەشێکی خاڵە سنووریەکان دەڕوا باقیەتەکەی بۆ هەرێمی کوردستان
کوردستان دەمێنێتەوە بۆیە لەم پارەیە ئەگەر حکومەت ببێتە صاحبی تریلیۆنێک و 300 میلیارد دینار بۆ 400 میلیارد دینار لە مانگێکدا دەتوانرێت لە بەرزکردنەوەی فەرمانبەرانی چارەسەر بکات ژیانی موچەی پێشمەرگە و هێزەکانی یاساییش ناخۆش چارەسەر بکات بەنمونە فەرمانبەرانی گرێبەست یعنی تەنها بۆ بەجێبەجێکردنی و پرۆژە بەڵێ زۆر ئاسانیش دەکرێت کاکزانە ئێمە 30000 فەرمانبەری گرێبەستمانەیە حدودی 30 بۆ 33000 فەرمانبەری گرێبەستمانە لە هەرێمی کوردستان ئێمە فەرمانبەرانە حەقوانە بکەن بە هەمیشەیی چەندان ساڵە داوا دەکەن مامۆستایانی وانە بێش خۆبەخشان ئەم خۆبەخشانی تەندروستی کە چەندین ساڵ لە گەورەترین زەنجی کۆڕۆنامانە بەشدار بوون و ژیانی خۆیان خستە پێشەوە بۆی کە تەمینی ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن هیچمان بخێشتا حکومەت هەرێمی کوردستان ئەمان دانامەزرێنێ لە کاتدا کە تاقەی هەیە توانای هەیە ئینجا سەرباری ئەمانەش بابەتی پاشەکەوتی موچە کەم بەوردەکاریش دێمە سەری کە چەند پارەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆران لای حکومەت هەرێمی کوردستانە پاشەکەوتی موچە حکومەت هەرێمی کوردستان لی بەرپرسیارە و لەبەرەوەی کە لە بودجە نەسەسپێندرا و لەبەرەوەی کە نەمانتوانین لە قانونی بودجەمە زامن بکەی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو مافێکی حەقیقی خۆیان حەقی خۆیەتی کە لە هەرێمی کوردستاندا حکومەت هەرێمی کوردستان ئەم بەرپرسیارەتە بگرێتە سۆ کە بەرپرسیارەتی خۆیەتی لە ئەساسدا ئەمانە کۆمەڵێک شتن ئەگەر حکومەت هەرێمی کوردستان بە ئەولویەتیان بگرێت دەتوانێت بیانکە و پێشم وایە کاری ئاسانن تەنها ئەوە هەیە کە لێرە بەگاڵەوەی کە پارەی کۆمپانیاکان بداتەوە و قەرزی TBI بداتەوە ئەمانە ئەکید لە نەفقاتی سیادیش حکومەت هەرێمە بێ لەو بودجێ بەشدار بێ ئەوەی بۆ ئەمێنێتەوە ئەو پارەیە یعنی ئەو تریلیۆن و 200 میلیارد دینارە دوای لێدەرکردنی هەموو ئەوانەیە سەیری بەڵە سەیری من چەند شتێک پێ بڵم خەلەکان ئەمانە خەلی محلین کە جەنابەت باسییان دەکەیت کە حکومەت هەرێمی کوردستان خۆی بەرپرسیارەتیاندا خەڵک ترسی لەوانە هەیە بۆ بینەرەکانم ڕوون ئێستا ڕوونی دەکەمەوە بەڕقم ڕوونی دەکەمەوە بەڕقم و ئەوێ زۆر دڵخۆش بێنەوێ زۆر دڵتەنگ بێن لە ناوەڕاست ڕقم ڕوونی دەکەمەوە بەڕ من پێم وایە من گەشتبینم بۆ خۆم بم پرۆژە یاسای بودجەیە ئەگەر شەفافیت هەبێ وەکو خاڵی ئەساسی و عەدالەت هەبێ لە دابەشکردنی کە حکومەت هەرێمی کوردستان ئیلتزام کراوە پێوە ملزم کراوە پێوە بە ئەکی دێو کات و چێشانەمان نابێ یەکەم هەنگاو کە دەبێ بندرێ لێرە بەدواوە دوای ئەولویەتانی کە باسم کرد هەبوونی شەفافیتە یەکەم هەبوونی شەفافیت لە داهاتەکانی هەرێمی کوردستان وەکو ئاماژەم پێکرد کە ئەمە 400,000 بەرمیل لە ڕێگەی سۆمۆ تەسویر دەکرێت یان بەکاردەهێنێت بۆ ئیسەهلاکی محلی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق لە باری زیاتری هەبوونی ئەم ڕقەمە واتە 450,000 410,000 500,000 600,000 ملیۆنێک هەر چەندێک بێت دەبێت داهاتەکەی شەفاف بێت و ڕوون بێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش بەکاربێنرێتەوە نقطەی یەکەم نقطەی دووەم داهاتی ناوخۆ کە ناشەفافێتیش یەکجار زۆر هەیە لە برایم خەلیل لە حاج عومەران لە باشماغ لە سەیرانبەر لە پەروێزخان لە تاوی خاڵە سوورەکانی هەرێمی کوردستان کە ئێمە کاتی خۆمان داوامان کرد بۆی کە پرۆژە یاسای بودجە بێتە پەرلەمانی کوردستان بۆی لە چوارچێوەی پرۆژە یاسای بودجەم چێشان چارەسەر بکرێن و لێرە بەدواوە حکومەت هەرێمی کوردستان توان لە ڕێگەی پرۆژە یاسای بودجەوە تەواوی داهاتەکان بخاتە ڕوو ئەم پارەی کە لە نەوت زیادە لەم ڕقەمەی نەوت کە ملزمن بۆی کە بینرم بۆ حکومەتی عراقی ئەمە نقطەی یەکەم نقطەی دووەم بۆ داهاتی ناوخۆ بە خاڵە سنوورەکان و بە داهاتی 150 لە خاڵە سنوورەکان 50 دەڕوە کاکزانە ئەوەی ترین ناڕوە داهاتی مەتاڕە داهاتی گومرگە داهاتی مرورە داهاتەکانی ترە ئەمە بۆ ناوخۆی حکومەت هەرێمی کوردستان بەکاردێنێتەوە تەنها داهاتی مەتاڕ و داهاتی خاڵە سنوورەکان 150 خاڵە سنوورەکان ناوچەی حدودی ئەمە بە شێوەیەکی شەفافانە تعاملی لەگەڵ بکرێت و خەڵکی هەرێمی کوردستان وازدەح لە بەرچاوی بێکم داهاتانە چەندە چۆن دابش دەکرێت و دەسێت شێوە پارەکە ئەمە نقطەی یەکەم نقطەی دووەم بابەتی نەوتە وەکو ئاماژەم پێکرد ئەم نەوتە بەشێکی تەمویلی پاڵەوگە محەلیەکان بکرێت ئەگەر زیاتر لە 400,000 وەکو ئاماژەم پێکرد من دڵنیام زیاتر لەم 400,000 بەرمیلە تەمویلی پاڵەوگە محەلیەکانی پێ بکرێت بۆی کە بنزین و منتوجاتی محلی بۆ ناوخۆی هەرێمی کوردستان پاڵێون کێشەی بنزین و کێشەی نەوتی سپی چارەسەر بکەن چۆن ناکرێت هەرێمی کوردستان من سەیری ڕانیە بنمونە سۆران بنمونە ڕاپەڕین گەرمیان شوێنەکانی تری کوردستان متابعە بکە یعنی 4 ساڵ 3 ساڵ 2 ساڵە هاوڵاتی هەیە لە کۆڵانەکەیان تا ئێستا سەرەی بەرمیلی نەوتی لێیە تا نەوت دابش ناکە و تەمویلی ناکە و ئەوە ناکە کە تۆ بێ دامی بکات بە شێوەیەک مەتعون دابش بکات بەسەر وڵاتیان هەرێمی کوردستان بۆیە لە ڕێگەی ئەم نەوتۆ توانرێت کێشەی چارەسەر بکرێت بابەتی قەرزەکان کە جەنابەت فەرمووت و ئاماژە پێکرد حکومەت هەرێمی کوردستان چەند قەرزێکی لایە بەڵام قەرزانەی چین یەکێکیان قەرزی TBI کە زیاتر لە 4 تریلیۆن دینار باشە قەرزی بانکی کوردستانی لایە قەرزی بانکی مرکزی عراقی بازرگانی عراقی لایە کە زیاتر لە 3 میلیارد دلار باشە قەرزی بەڵندەرانی لایە کە بودجەی تەشغیلیە 247 میلیۆن دلارە قەرزی پاشەکەوتی موچەی لایە کە موچەخۆرانی هەرێمی کوردستان 10 میلیارد و 395 میلیۆن و 170,000 دلاریان لە حکومەت هەرێمی کوردستان 10 میلیارد دلار 10 میلیارد دلار 10 میلیارد و 395 میلیۆن و 170,000 دلار پارەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە کە لای حکومەتی هەرێمی کوردستان هەیە پارەیە باشە قەرزێکی ترمانەیە کڕینی کارەباکە ئەمە بەڕاستی مەهزەلەیە ئێمە لە سەرباری ئەو هەموو نەوتەی کە هەمان بۆ لە هەرێمی کوردستان ناڵێن کارەبا فرۆشی بۆ موسڵە کەرکووک و ئەمە لێرەوە پارادۆکس و تەناقضەکە دەست پێ دەکات کاکزانە حکومەت هەرێم 5 میلیارد دلار قەرزاری کۆمپانیای ماسا بۆ بەرهەمهێنان و کڕینی کارەبا کە ئەمە فەزاحەتێکە بەڕاستی پێم وایە وردە خەڵک
ئەمە قبول ناکەم. من دەگەمە ئەو نەتیجەی خەریکە نزیک دەمەوە لە مەترسیەکانی خەڵک. ئەمە خەڵک بازەکەی نابێ بدا کاکزانە ئەمانە خەلی حکومەتی هەرێمی کوردستان خۆی بوون بنمونە چەک فرۆشراوە لە بازار ڕەش چوون لە بانکی TBI وەریان گرتووە پارەکەی ئەوەیە بەرپرس سۆ پارەی وەرگرتووە لە بانکی TBI بەناوی بەڵەندەرەوە قەرزەکەی ئەمەیە خەڵکێک کە واستەی هەبووە خەڵکێک کە پارەی پێ نەبووە فەرقیان هەبووە بۆ کەسێک کە واستەی هەبوو سوسەکەی خۆی وەرگرتووە لە TBI پارەکەی وەرگرتووە و بەشێکیشیان بەڕێکەوتن بووە ستابیستی بۆ کەسێک بۆ کە بۆ وەرگرتووە ستاشاشی بۆ خۆی بووە یان پێچەوانەکەی خەڵک بۆچی بازی ئەمە بدا خەڵک بۆچی بازی ئەم گەندەڵی گەورەیە بدا یعنی تۆ سەیری کە ئێمە وەکو ئاماژەم پێکرد ئەمەی TBI 4 تریلیۆن بانکی بازرگانی عراقی 3 ملیارد دلار خەڵک بۆچی بچێ ژەرباری ئەم قەرزانەوە بەرپرسیارەتی حکومەتی هەرێمی کوردستان یان بابەتی پاشەکەوتی موچە ئێمە پرۆژەمان تەقدیم کرد لە پەرلەمان بۆ مەقاسەکردن حکومەت ملیارێک و شتێکی لای وڵاتانی هەرێمی کوردستان ئەوەی کە دایمە باس دەکات قەرزی کارەبا بدەن قەرزی ئاو بدەن بەڵام ڕۆژ نایە بە مێشکیدا کە بڵێ زەحمەت نەوە بۆچی قەرزەکانی خۆشتان داوا ناکەنەوە ئێمە بەرپرسیارەتی حکومەتی هەرێمی کوردستانە بیداتەوە ئەم 10 ملیارە ئەم پارەی کە ئاماژەم پێکرد تەنها داهاتی ناو خۆی دابش بکرێ بەسەر کۆی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەتوانێت لە خلال چەند ساڵێک و ڕەنگە کەمتر لە 2 ساڵ دانیکە قەرزەکانی پێ بدرێتەوە مەسەن تۆ دەچێت دایرەی مرور دەچێت دایرەی کارەبا دەچێت دایرەی ئاو مەقاسە ڕەنگە خەڵکی مەقاسی نەوێ بابا اختیاری بێ من پرۆژە یاساکەمان وا بوو کە بە شێوەیەکی اختیاری هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بتوانن بەشێکی قەرزەکانیان نەک هەمووی مەقاسی بکەن بەڵام حکومەت ئەگەرەمە نەکات لانی کەم بام پارێزیادی کە لە بەغداوە دێت دوای مەشارع و دوای موچە دابشکا بەسەر موچە خەڵکی دەچێت بۆ نمونە 1400 دلار ڕقمکردنی سیارێک دەدا مثلا با 300 دلاری لە پاشەکەوتەکەی بێت کاکزانە ئەمە زۆر ئاستانە ئێمە چەند پارەیەکمان هەیە پارەی ئەومان هەیە پارەی کارەبامان هەیە پارەی بەناوکردنی سیارە و تاپۆ و نازام کۆمەڵە کوردەکاری ترمان هەیە حکومەتی هەرێمی کوردستان کە وەکو ئاماژەم پێکرد زیاتر لە ملیار و شتێکی لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆرانێتی باشە بەڵام بیرمان نەچێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان 10 ملیار و 395 میلیۆن دلاریان لە حکومەتی هەرێمی کوردستانە بەشێکی ئێمە با مەقاسە بکرێ بریەک بخرێ بەشەکەی تریشی با بخرێستر موچەکەیان و ماگان لە موچەکەیان بدرێتەوە بۆچی حکومەت ناتوانێت بکە پارەی لەبەردەستا بێگومان باشە ئەمە خاڵ یەکەم عفوم کەتخوا ببوورە بابەتی کارەبا حکومەت 5 میلیارد دلار بۆچی قەرزداری ماستا لە کاتێکدا کە ئێمە نەوتمان هەیە غازمان هەیە و داممان کردەوە بۆ وردەکاریان کە باسم کرد بە خەڵکی دڵن دەیفرۆشین بەڵێ بە خەڵکی دڵن دەیفرۆشین لە کاتێکدا کە ئێمە لە ساڵی 2014ەوە 3600 مگاوات کارەبامان هەیە 1 مگاوات زیادی نەکردووە من تێناگەم عین لێرەشەوە بۆ وەزارەتی کارەبا هەموو ڕۆژێک محەتەیەک دەکەنەوە محەتەیەش تازەی کارەبامان کردو کارەبا زیاد بوو کارەبا خۆیەتی بۆ معلوماتت ئەم فەنەی کە کارەبا هەندێک جار ڕێژەی پێدانی زیاترە لە کاتێشتر ئەوەیە کە لە بەهاردا لۆدی لەسەر نییە بەڵام لە گەرمی دەوێنە لە هاوین و زستان لە مانگی 12 و مانگی 1970 لۆدێکی زۆر لەسەر خواست دەکاتن نزیکی 7000 مگاوات کارەبا باشە و لەبەرەوەی کە لۆستێکی زۆر هەیە 140 کارەبا هەرێمی کوردستان وەکو خوان ئاماژەی پێ دەکەن کە لۆز دەبێ ئێوە بەرپرسیارەتی حکومەتی هەرێمی کوردستان کە چاچیکە ئێمە هەم پارەمان لە سمارت میتر سەرف کرد وەکو حکومەت بۆچی چارەسەر نەکراوە بۆچی نەخراوە دەبواری جێبەجێکردنەوە بەشێکی چارەسەر دەکات نقطە یەکەم نقطەی دووەم حکومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بۆ خۆی زمینەیەشی لەباری هەیە بۆی کە سوود بینێ لە وزەنێبووەکان لە تاقەی شەمسی لە وین تۆرباین لە هایدرۆپاوەر کە ئاوێشی زۆریشمان هەیە ئەمە دەبێت تەژێعمان کا بۆی کە بەنداوی زیاتریش دروست بکەین ئۆتۆماتیکیان توانین چێشەی کارەبای پێ چارەسەر بکەین ئەگەر یەک ساڵی چەند مێگاواتێک بەرهەم بێنین لە چەند ساڵی داهاتوو دەبینە خاوەنی کارەبایەکی زۆر لە بووە هیچ چێشەیەکشمان نابێ ڕەنگە بتوانین ئەو کاتە چارەسەری چێشەی کارەباش پێ بکەین ئەمەی کە ئێستش قەرزدارین ئەم پارێش قەرزدار نابین من معلوماتێک لێرەوە دەڵێم بەڵێ بۆ یەکێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان 6 ملیارد دلار خەرجی کارەبا بۆ دامینکردنی کارەبا بۆ هەولێر دۆک چی کارە ساتێکامە 6 ملیارد دلاری هاوڵاتیانی هەرێمی کوردستان دراوە بە کارەبای ناوچەیەک و لە کاتێکدا کە دەکرا بەم 6 ملیارد دلار نەخێر کارەبای شوێن لە کوردستان 24 ساعت نییە دەکرا بەم 6 ملیارد دلار چێشەی تەواوی کارەبای هەرێمی کوردستان چارەسەر بکرێت ئێمە تێناگەم پەرنامە و پلانی حکومەتی هەرێمی کوردستان چییە ئەمە بە پرسیارێکی گەورەیە بۆچی 5 ملیارد دلار قەرزداری ماسین بۆچی حکومەتی هەرێمی کوردستان 33 ملیارد دلار قەرزدارە ئێمە یاسای چاکسازیانە پەرلەمانی کوردستان بۆی کە بێن ئێمە موچە چارەسەر بکەین بۆی بتوانین کێشەکان چارەسەر بکەین هەمووانە کاکاروان ئەگەر ئەوانە وەکو جەنابەت وتت ئەگەر چارەسەر نەکرێن موچە خۆیان ئەڵێن بە کورتێنانەوە توانین بیدەین ئەنێ پارەی نییە من باوەڕم پێ ڕوونکردنەوەی ئەو بابەتە بۆ نمونە سبەینێ لە سەرۆکاتی کۆمار ئیمزا دەکرێ و دەچێتەوە قاعی و وەکو بڵاو دەکرێتەوە جێبەجێ دەکرێت پێش بووجە باشە سری براتکە ئێمە بۆ ئێستا کە حکومەتی هەرێمی کوردستان موچە دابەش ناکە ئەوە دەکەنێتەوە وەرێکی گرنگ وردەکاری باسکەم بۆی کە ئەگەر جێبەجێ نەکرێت گریمان واز دەبوو جەبێنی چەند تەکنیکێک بەکاردێن حکومەت باشە بەداخۆ منە میشەوتم ئەم حکومەتی ئێمە ڕازگۆنی لەگەڵ خەڵکەی خەڵک بۆیە متمانەی نەماوە بۆیە متمانە نییە پردێشی متمانە نییە لە بینی حکومەت و هاوڵاتی چ سەیری ئەم ڕقەمانە کاکزانە 400 میلیارد دیارمان لە بەغداوە بۆ دێ نەردراوە ئێستان پارەیە باشە
بەڵێ هاتووە خۆیان دەڵێن جملێ بوو 130 ملیار دینار داهاتی ناوخۆ بێ داهاتی خاڵە سنووریەکان بێ بەحساب لە حاڵێکدا کەم پێم وانە ئەمە ڕاست بێ پێم وایە تەنها داهاتی ئیبراهیم خەلیل زۆر زیاتر لەو ڕقەمە تەنها حاجۆمەران تەنها بار هەڵگرەکان و سیارەکانی کەم چەندین جار ئاماژەم پێکرد و زۆر زیاتر لەم ڕقەمە وەگریمان پەروێزخان و باشماغمی بێکەوە زۆر زیاتر لەم ڕقەمە کاتێ ئێستا وردەکاری موچەکە پێش ئەوە باسیکەی بۆ ئێستا بە پارچە و لیوا دەیدەن مەقدرێکی گەورەی لە خەڵکی دەکەن سەیریکە کاکزانە 400 ملیار لە بەغداوە هاتووە 130 ملیار ئەگەر ڕقەمەکەی خۆیان وەربگرین باش کۆی گشتی بۆ داهاتەکانی تریش ئەگەر 170 وەربگرین یانی 300 ملیار دینار داهاتی ناوخۆ بێ 700 ملیار دینار باشە چەند هەموو مانگی چەند موچە تاخیر بووە مانگی چەند ڕۆژێک تاخیر بووە کەمە لە کۆتایی ساڵێک مانگێک دەکات کە دەکاتە چەند دەکاتە نزیکەی 900 ملیار دینار یعنی تۆ چەند مانگێک ڕۆژ لە مانگدا چەند ڕۆژێک دوای دەخەی با بڵێن ڕۆژ مانگێک 5 ڕۆژ تراکم دەکا وردە لە کۆتایی مانگە دەکاتە مانگ کامل کۆتایی ساڵەکەدا یعنی مار خۆی 900 ملیار دینار دەکات باشە ئەی نەوت ئەم نەوتە چی لێ دەکەێستانە تەسویق ناکرێ ئێمە ناخۆی هەرێمی کوردستان بەکاردێن دەفرۆشرێت من دۆکیومنت بەڵێ من دۆکیومنتم لایەکە چۆتە دەرەوەی هەرێمی کوردستانیش دۆکیومنتم لایەکە نەوتی هەرێمی کوردستان بە تانکەر چۆتە دەرەوەی هەرێمی کوردستانیش باشە وەل ناخۆی هەرێمی کوردستانیش فرۆشراوە بس 400 ملیارەکە بەسە بۆی کە موچەی پێ بدرێ و نه 400 ملیارمان هەیە بەس بە هاتنی 400 ملیارەکە من پێم وایە زیاترە نەک پێویستە من پێم وایە زیاترە 400 ملیارمان هەیە 300 ناوخۆمان ئەگەرەوەی بەلانی کەمەوە 700 ملیار دینار ئەخۆم نەوتە بەلانی کەم بای 200 ملیار دینار دەفرۆشێمە 900 بۆ تریلیۆنێک ئەی بۆچی موچەدا 912 ملیارمان پێویستە بۆ دابەشاکرێ باشە بۆ من پێم وایە کە نیەتێک نییە بۆی کە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێت لەم کابینەیە پێشتریش چەندان جار وتومە بەداخەوە کەم ئەم کابینەیە کاکزانە یەکێک لە مەشاکیلە گەورەکانی ئەوەیە کە زمینە سازیێکی ڕاستەوخۆ دەکرێت بۆ حکومێکی ئیماراتی بۆ حکومێکی دیکتاتۆری کە ئەم عقلێتە حیزبۆکراتی وای کردو کە لە هەرێمی کوردستان فەزاحەتی گەورەی حکومڕانی بەرهەم بێنێت باش زۆر جارڵەن کاکاروان گلەی لە خەڵکە کرێن لە خەڵک کورە کاکە هەرچی بێ خەڵک قبوڵیەتیان لە ناو دڵی هێڵێتەوە ئەمە بێ بە بەڕاستی بە ماکێکی خراپ بۆ مەسەلەی نیشتیمان سازیش من پێم وایە دوهەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و عراق وەڵامێکی وازەح بوو ئایا خەڵک قبوڵێتیان نا ئایا ڕژەی بەشداریکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ دەنگدان چەند بووە ئایا ئێستا مەحکوی حزب سیاسەکانی هەرێمی کوردستان وێرای چەندی سەدا چەندی خەڵکی هەرێمی کوردستان دەکەین کەواتە خەڵک قبوڵی نییە کاکزانە خەڵک لەم بۆزان ناڕازیە خەڵک حەقی خۆشێتی کە ناڕازی بێ تۆ سەیری کە ئێمە دوای 32 ساڵ حکومڕانی کردن کێشەی کارەبامان هەیە کێشەی ئەومان هەیە کێشەی موچەمان هەیە تا ئێستا کێشەی شەفافێتی گەورەمان هەیە کێشەی بەهەدەردان و دزینی ماڵی گشتیمان هەیە بەرپرس هەیە ساحەبی ملیاران دلار لە وڵاتە بەڵام پێشمەرگەیەک 500,000 دینار بوچەیەتی بەرپرس هەیە ساحەبی ڤیلا لە ئەمریکا و لەم سەروسەری دنیا بەڵام موچەخۆرێکی ئاسایش ناوخۆ بە 200,000 دینار خانشین دەکرێت کەمەندانێک 150,000 دینار بوچەکەیەتی خەڵک چۆن ڕاست دەبێ بەم شێوەیە لە کاتێکدا کە تۆ دەبینی کە لە ساڵی 2009 کە تۆ نەوتت فرۆشتووە پارێک لە بەغداوە هاتووە و دوای ئەو کاتەش پارێکی زۆر و زەوەن لە بەردەستی حکومەت هەرێمی کوردستان بووە لەم کابینێش بە دیاریکراوی ئەسعاری نەوتی بەڕێژەیەکی بەرچاو بەرز بۆ دوای قەیرانی 2004 دابەزین نرخی نەوتی ئێم پارێکی بەسەراتوە تەنها لە 2019 بە راپۆرتەکانی دەستەی ئەسپاشی خۆیان نزیکەی 300 ملیار دینار لە هەرێمی کوردستان دیار نەماوە باشە ئەمە جگە لەوەی کە مەشاکلی گەورە لە نەقلی نەوتی و لە لۆجستی و لە عقودەکانی نەوت و ئەم پارانی کە بەردراویشن لە هەرێمی کوردستاندا خەڵک چۆن ڕازی بێ بە مۆزا باش ئەکەواتە کاکاروان ینی پێش ئەوەی بودجە پەسەند بکرێ پێش ئەوەی بودجە ئێمە چاومان لەو تیشی ڕوون هەچێ بێ کە قەرارە بێ ئەتوانن موچە بدەن بەڵام من پێم وایە 100% حکومەتی هەرێمی کوردستان پارەی پێویستی لەبەردەستە بۆی کە موچە دابەش بکات بۆ ئێستا وایە مەسەلەن یەکشەمە و وەزارەت تەندروستیان داوە سبەینش و هەموو قوتی خۆیان ئەمڕۆ لە هەموو شوێنێک بە پەلەو ئێستا ڕۆی سبەینی دیوانی وەزارەتی پێشمەرگە و لیواکەنی خۆ ئەمریکایدا پارەی من واقعی شتێک بڵام بەڵا هاوپەیمانانیش بەشێک 20 ملیار دینار ماگان تەمویلی موچە هەر بالمناسبە ئەمەش خۆی لە موچەدا دەشکرد لە 12 ملیار دینارە ئەمەش بە خۆی موچەی پێزەکانی پێشمەرگەیە جگەرەوەی کە 228 ملیار دیناریش تەشخیص کراوە بۆ موچەی پێشمەرگە لە بودجەی سیادی باشە ینی کاک زانە بەداخەوە دوای 32 ساڵ حکومڕانی کردن موچە هەواڵە لە هەرێمی کوردستان هەواڵی بە پەلەشە من پێم وایە من ئەگەر سەرۆک حکومەتی هەرێمی کوردستان وایە بەیانی استقالەم دەکرد یعنی تۆ دوای 32 ساڵ حکومڕانی کردن دابەشکردنی موچە کە حەقی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە هەواڵی بە پەلە بێ دابەشکردنی موچە مانگێکی پێ بسێ لە شوێی دنیاشتی وا بووە ئەمەیە دەوڵەتسازی و ئەمەیە پرۆژەی دەوڵەتسازی کە ئێمە خەریکین ئەوەیە بیناکردنی شێوازەکان و جومگەکانی حکومڕانی کردن کە ئێمە خەریکین ئەمێ ئەو مەلەفە و لەوە قسە دەکەیتەوە تۆ پەرلەمانتارێکی خولی پێنجەم بووی و دەتەوێت هاوڵاتی لە خۆت ڕازی کە یان بەڕاستی بە دقیقی حکوومەتی هەرێم دیکۆمنتت لایە لێکدانەوەت لایە کە دەتوانێت موچە دابشکە وەڵی کاکزانە من
بە درێژایی 4-5 ساڵی پەرلەمانی کوردستان ئەمە وتووە یعنی لە یەکەم ساڵی پەرلەمانی کوردستانیشەوە ئێمەوەمان دەوت تەشیر دەکراین تەخوین دەکراین پێیان دەوت نێوە تێکدەرن با بە تێکدەرنی نێمە و ئێمە هەرێمی کوردستانیشمان خۆش دەوێت و یەکێت نیشتمانی کوردستان باز داوە بۆ یەکەم خەوارێ دروست بێت و بە گیانی خۆمان پاراستومانە بە گیانی پێشمەرکانی خۆمان پاراستومانە بەڵام واقعەکە لە هەرێمی کوردستان هەیە گەندەڵی بە هەدەردانێک یەکجار زۆر ئەرزش زمینە سازیکردن بۆ بێئەرزشکردن بۆ کەپکردنی دەنجی ئازاد و بۆ حکومێکی دیکتاتۆری اینجا بەڵێ بە دۆکمنتەوە لە بەردەستەکە هەرێمی کوردستان پارەی لە بەردەستە وەم دۆکمنتانەمان خستۆتە ڕووکاک زانانی بە واقعی وتومانە کە ئێمە لە داهاتی ناوخۆ لە خاڵە سنووریەکان لە داهاتی نەود لەم هەموو بێنەوبەردەیی کە حکومەت هەرێمی کوردستان دەکات مانگانە سەروی تریلیۆن دیناری بەدەستەوە بووە ئێستاش بەدەستێتی بۆچی موسەدا بەش ناکانی ئەگەر نیەتێکی پاک هەیە بۆ خزمەتکردن ئەگەر نیەتێکی واقعی هەیە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی بۆچیە بۆ تێکشکاندنی زیاتری عەزمی خەڵکە بۆ ئەوەیە کە والله من هەر چاویان لە موچە بێ لەو ماوانەی ڕابردوو تویتێکم کردم بەداخەوەی کە سەرۆک حکومەت هەرێمی کوردستان لەو ماوەیەوە کابینەکە و دار و دەستەکەی بە هەرێمی کوردستانی کردو ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان دژمنەکانی هەرێمی کوردستانیش بە خەڵکی هەرێمی کوردستان نەکردووە باشە ئەمەیە خۆمەلەتکردن و تێکدان و شکاندنی هەیبەتی هەرێمی کوردستانی شەخۆی تۆ پارە لەبەردەستە موسەدا بەش ناکەی تۆ ڕۆژنامەنووسەکان سەدەکەن دەخێ زیندانەوە تۆ پارە دەدزرێت 300 میلیارد دینار دیار نامێنێت مدیر عامێک پەرلەمانتارێک وەزیرێک ڕوبەڕووی دادگا ناکرێتەوە بەڵام ئەگەر پەرلەمانتارێک بێ لەسەر حەق خەڵک قسە بکە دۆسەی محکەمەی لەسەر دەکرێتەوە ئەمە بە هیبەتکردنی دامەزرا و دەسوورەکانی هەرێمی کوردستان نییە تۆ فەرمو من نمونەیەکی زۆر بەسیط پێ بڵم ئەمەی کە 2000 ڕوویدا لە پەرلەمانی کوردستان ئێمە بە ئێرزشکردن و بەهەمیەتکردنی هەرێمی کوردستان دامەزرا و دەسوورەکانی دەبێت چیتر هەڵدەگرێت سپێ ناسێش هەڵدەگرێت ئەین تۆ سەیری کە ئەنجومەنی کۆمسیاران دانیشتنی پەرلەمان نەکراوە دەڕۆی لەوەی ئیشی لەسەر دەکەی ئەنجومەنی دادوەری دەخێ ژێر پرسیارەوە کە ئەنجومەنێکی باڵای یاساییە وەزارەت داد دەخێ ژێر پرسیارەوە باشە ئەمە بە ئەهمیەتکردنی دامدەستگاکانی حکومەت هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان خۆیەتی کەواتەمان خۆیان خەریکی من والله هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەستیان بەم هەرێمەوە گرتووە والله پێشمەرگە و هاوڵاتیانم هەرێمیان پاراستووە کاک زانا باشە بەڵام تاکەی خەڵک داوای مافی خۆی دەکات لە ئێستادا خەڵک داوای حەق و حەقی خۆشەتی دوای ئەو هەموو نەکبەتی کە بەسەر خەڵکی هەرێمی کوردستانەوە حەق خۆی خەڵک داوای مافی خۆی بکات باشە بەڵام ئێستا ئەڵێن کاکە ئێمە بەغدا با تێکەڵچێشی کەم لەگەڵ ئەوەی کە بڵێم ئەگەر بودجە پەسەند کراتوانێت بەغدا دوژمنمانە و کاکە ئێستا ئەمڕۆژ ئەڵێن پێیان هیوادارین بەغدا ئەوە نەکە ئاوا ئەکەین ترسێک نییە لەوەی کاک کاروان کە حکومەتی هەرێم نەچێتە ژێرباری و خەڵک ینی ترسێکی هەیە لەوەی کە حکومەتی هەرێم نەچێتە ژێرباری تطبیقی ئەو بودجێ و نەهامەتیشی تر ڕوبەڕووی خەڵکی کوردستان من هیوادارم ئەمە نەکەن چکەمە لێکەوتەوە تەبعاتی یەکزار مەترسیدار و گەورە و خەتەری دەبێت لەسەر خەڵکی هەرێمی کوردستان و قەواری هەرێمی کوردستانیش ئەمان بەداخەوە ئێمە زۆرمان لەسەر مەلەفی نەوتی جویان نەگرت لەسەر مەلەفی خاڵە سووریەکان زۆرمان جویان نەگرت بەداتا وەرقام قسەمان کرد پرۆژەمان پێشکەش بۆی کە چاکسازی لەو مەلەفاندا بکرێت جویان نەگرت تا 2000 بە ناچاری ئیلزام کران بۆی کە بڕۆن لەگەڵ بەغدا ڕێکەون و بە ناچاری ئەمە نەوتی کە لە بەردەستیانە بەشێکی ڕادستی بەغدا بکەن باشە هیوادارم بۆ پەسەندکردنی بودجە بە هەما عەقڵێتەوە تێڕوانی و تەسەوڕاتیان نەبێت چکە بودجە مافی خەڵکی هەرێمی کوردستانە و مافێکی سەرەتایی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە پەرلەمانتارەکانمان بە ئازانە بە کۆی فراکسیۆنەکانەوە من بە ویژدانەوە دێڵم بە کۆی فراکسیۆنەکان و لێرە دەستخۆشیان لێ دەکەم ئەوەندەی کە توانیان بە هەوڵ و جهدی خۆیان و بە هاوکاری هێز سیاسەکانی خۆیان بەشێکی زۆری هەمووی نە بەڵام بەشێکی زۆری حەقەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە بودجەدا تحقیق بکەن باشە منیش هەست بۆ مەترسێ دەکەم مەترسێکە ئەوەیە کە بەداخەوە خۆزگە ئەو احساسەمان لا دروست نەبووە حستیەوە دەکەم کە ئەگەر بێت و حکومەتی هەرێمی کوردستان دەرسێک دۆستەوە بۆ فرۆشتنی نەوت ڕەنگە پێی وابێ کە ئەمە ڕێگەیەکی ترە بڕواپەنا بۆ ئەمە بەرێت و پابەند نەبێت پەسەندکردنی بودجەوە بەڵام من پێم وانیە هەرێمی کوردستان پابەند نابێت پێم وایە حزبی دیاریکراو ناو هەرێمی کوردستان ڕەنگە نێت و بەرنامەیان هەبێت و تەمەنا دەکەین و نێتێشیان نەبێت تەمەنا دەکەین و بەرنامەیەشیان نەبێت ئێمە پێشتر چەندان جار دەڕواتە سەر خەڵک قبوڵی دەکەم جارە من پێم وانە خەڵکی هەرێمی کوردستان ئەمە قبوڵ کە کاکزانە چکە ئەمە ڕاستەوخۆ پەیوەندی بە قوت و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە وەکو ئاماژەم پێکرد خەڵک وەزعی دارایی یەکجار خراپە دۆخی بازار یەکجار خراپە باوەڕ دەکەی ئەو هەواڵەی کە ئەمڕۆ بە ئێستا هاتووە دیوانی وەزارەتی پێشمەرگە لە 2010 هەمان هەواڵە بووە ینی حوس چەندە 2-3-5 ساڵ پێش ئاخر خۆی ئەمە مشکلەکەیە کاکزانە ئەمە کێشەکەیە تۆ سەیری کە من ئاماژەم پێکرد تا ئێستاش لە هەرێمی کوردستان موچە هەواڵە هەواڵی بەپەلەشە عینە نەسی هەواڵ ئێستا هاوکارانم ڕەنگە بتوانن بیدۆزنەوە بڕۆ هەر سێر چێ بکەی ڕەنگە مەسەلە لە هاشتاکی پەیجەکانی تەلەڤیزیۆنەکان بەیان مەسەل هەر کورسات نیوز دەستگای میدیای کورسات ئێستا لێیدا ڕەنگە بە هەمان نەس هەمان بێ
سبەی موچەی دیوانی وەزارەتی پێشمەرگە و لیواکان دابەژێنێ ڕەنگە هی 4 ساڵ 5 ساڵمان نەبێت. ئەمە تۆ لە حاڵێکدا کە حاڵی دارایی خۆتوە و ناتوانێت حکمڕانی هەرێمەکەت بکەی بۆچی ڕەگە نادێکە لە بەغداوە پارە بێ ئەم هەموو هەڕەشە و خۆجیفکردنەوە و شانبادانەیانی چی من پێم وانێ سیاست بەعینادی بکرێت سیاست بەکە لە ڕقی ناکرێت تێکدانی ناوماڵی کوردی و تێکدانی علاقات لەگەڵ بەغدا و دەرەوەی هەرێمی کوردستان خطابی بۆی کارێمی کوردستان کە بەغدا دوژبنە و بەغدا ئەمان چەوسێنێتەوە ئەبێ ڕابوە چۆن دەڕۆن شەڕ دەکەن لە بەغدا بۆی کە داواکارەکان لە بودجە دەجێگی بکرێتەوە ئەین کاکزانە کاتی ئەوەیە کە ئیتر حکومەت هەرێمی کوردستان پەڕێژ تازە هەڵداتەوە و دەست بکات بە قۆناغی بیناکردنی مؤسسەکانی حکومەت هەرێمی کوردستان دەست بکات بە قۆناغی شەفافیت لە هەرێمی کوردستان دەست بکات بە دانانی علاقەیەکی دەستوری لەگەڵ حکومەتی ناوەندی ئەمانەی کە لە بودجە تحقیق کراون کۆمەڵک مافی گرنگن هەمووی نییە بەڵام گرنگن لێرە بەدواوە بێتە سەرەوەی کە چۆن لەسەر مادەی 140 کار بکات بێتە سەرەوەی کە چۆن لە ناوچدابڕێنراوەکانی هەرێمی کوردستان کاری جدی بکات بۆی کە ئەم پرۆژێ بچێتە بواری جێبەجێکردنەوە کاتی خۆی کە جەنابی مامزراڵ تەرحی کردو و جێگیری کردووە وا بکەین کە ئیتر وردە علاقەکانمان علاقەیەشی میان ڕەوانە بن وا بکەین لە بەرژەوەندی خەڵک هەرێمی کوردستان بەکاری بێنین ئەم سنگبادان و ئەم سیاسەتی عینادیکردن و خۆبەزلزانینە عاقبەتەکەی ئەوە بوو کە لە بودجە پێش بودجە بینیمان لە ڕادەستکردنەوە دابینیمان تەمەنا دەکەین کە چارەنووسێشتری شوم و خەڵک هەرێمی کوردستان و هەرەومەترسێک کە باس کرد لە تطبیق نەکردنی گەورەترین مەترسی ئەمەیە خۆی تۆ گەر بچێ ژێرباری جێبەجێکردنی بودجەوە ئەو کات ئەگەر حکومەتی عراقی جێبەجێ نەکرد ئەو کاتە قسەی ترمان دەبێت بەڵام تۆ پێشەوە بێی بینا بکەی بۆ تەسیسکردنی مۆستەکانی حکومەت هەرێمی کوردستان یەکەم دوانانە مەسەلە مەترسین ئەم لێ دوانانە وای کردووە کە ئێستا ناوخۆی هەرێمی کوردستان بۆ چی ئاواییە تۆ سەیری ناوماڵی هەرێمی کوردستان بکە ئێمە گەر یەکگرتو یەک دەنگ و یەک ڕەنگ بووینە لە بەغدا دەمانتوانین زۆر لەوە زیاتر بکەین بەڵام ئەم جۆرە لێدوانانی کە جەنابەت دەفەرمووی باسییان دەکەی ئەم جۆرە عقڵیەتی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی ئەمە بوو وای کرد کە سازانی نیشتیمانی لەبار بر لە هەرێمی کوردستان یاکرێزی نیشتیمانی خستە ژێر مەترسیەوە لە هەرێمی کوردستان وای کرد هەر هێزێکی سیاسی کوردی لە بەغدا تەڵەب و داواکاری جیاوازی هەبێت کە ئەمە خۆی لە خۆی داچێک و لە شکستە گەورەکان من باڕازگۆ ڕاشکاو بووم لەگەڵ بە هەموو حسابە سیاسەکانیشەوە بە حزبەکەی منەوە بێچێت نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بە کۆمەڵی دادگەری بێگرتو بنەوەی نوێ بە تەواوی حزبەکانی ترەوە باشە ئێمە گەر یەک خطابی سیاسیمان هەبووایە ئەگەر لە ناوخۆی هەرێمی کوردستان کۆدەنگ و یەکڕەنگ بووینایە پەرلەمانی کوردستان سەکۆی داواکارەکانی هاوڵاتیان بووە حکومەت جێگەی تەنفیزکردنیان بووە لە بەغدا دەمانتوانین شەڕێکی باشتر بکەین بەڵام تۆ کە دەڕۆی بەتەنیا دەڕۆی بەردەم لایەنێکەوە ناچاری داخوازی حزبەکەی خۆت جێبەجێ بکەی بەتەنیا نەگەن داخوازی باڵا نیشتیمانی و سیاسی بۆیە ئەفمکە ئەم خطابە خطابێکی مەترسیدارە من تەمەنا دەکەم لێرە بەدواوە بەرپرسانی حکومەت هەرێمی کوردستان بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان جارێشتر مڕازعەیەکی واقعی بکەن واگەر بەڕاستی پێیان وایە بەغدا دوژمنمانە با لەگەڵ بەغدا ڕێکەوتن دەکەن بەڵام نابێ هیچ شتێک بێت لەسەر زەرەری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت کە قابلی قبول نێسیتە باش کاتە باباسی دیوە ئومێد بەخشەکەشی بکەین ئەگەر بێت و یاساکەەوە خۆی جێبەجێ بکرێ پێت وایە خەڵکی کوردستان تا ئەو سێ ساڵی کە بۆ بە استراتیژ و بنەمایەک بۆ سێ ساڵی بودجە تەنها تەنفیزکردنەکەی یان سەرفکردنەکەی و حسابی ختامێتێتەوە ئەنجومەنی نوێنەرانی عراق و ساڵانە تەدقیقی دەکەن و ئەوانە لیژنەی دارایی بڕیاری لەسەر دەدایان دەنجی لەسەر دەدا ناتوانێت بڕێگەی گەورە و استراتیژی بگۆڕێ ئەو سێ ساڵات ژیانی خەڵک چی لێ دەگەر بێت من پێم وایە ئەگەر هیچ هەزەیەکی جیهانیش ڕوونەدات مەسەل باوەش ڕووچانی بێ پێشات بێەوەی کە هیچ هۆکارێکی ناوخۆی کۆرۆنایەکە دەردوو بەڵایەکە ئینشاڵڵا خوای گەورە ملای پارێزراو بن من پێم وایە کە دۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان دۆخێکی مستەقر دەبێت و پێم وایە کە حکومەت هەرێمی کوردستان بە شێوەیەکی عادلانەم داهاتانی کە بۆی دەدابەشی بکات وەرسەرخانێکی گرنگ لاوەدانکردنەوەی هەرێمی کوردستان دەڕۆدات و دۆخی سمارت سەدە قۆناغێکی تازەوە لە هەرێمی کوردستاندا دەتوانین خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین دەتوانین واقعیش تازە لە هەرێمی کوردستان بینەکەیە و تەمەنا دەکەم مەش بەشکم ببێتە بەڵکە بێتە هەنگاوێک بۆ سازان و یەکریزی نیشتیمانی لە نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانیشدا من گەشتبینم بۆ خۆم پێم وایە ئەم بودجەیە کە دیاری کراوە دووبارە 100% تەواوی داخوازەکانی خەڵک هەرێمی کوردستانی تێدانە بەڵام بەشێکی زۆری داخوازەکانی خەڵک هەرێمی کوردستانی تێدا بۆیە لەمەوە دەتوانین دەرسەیەک بێ ڕێگەچارەیەکی گرنگ بێت خاڵێکی وەرسەرخانی گرنگ بێت لە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا چکۆکو ئاماژەم پێکرد 14 بۆ 15 تریلیۆن دینار ماگانە بێت ساڵانە و ماگانە تریلیۆنێک و 200 میلیارد دینار بەداهاتی ناوخۆشکە لە بەردەستمانە بەشێشی بۆ موچەخۆران و بۆ مەشارع و بۆ کێشەی فەرمانبەران و کێشەی مامۆستایان و کێشەی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش و ناوخۆ تەرخان بکرێت پێم وایە سێ ساڵی داهاتوو سێ ساڵێکی گەش و پێم وایە سێ ساڵێکی ڕووناک دەبێت لە بەردەمی خەڵکی هەرێمی کوردستاندا بەڵام تەمە نادەکەم دووبارە هیچ عەقلەیەک دروست نەکەن بەداخەوە چەند جار بینیمانە کە ئەمە گەشتۆتە کۆتایی و کێشەیەک دروستکراوە کە بەداخەوە یەکێتیەکان کە پەرلەمانتار کە سەرکردایەتە قسە دەکەن هەستەکەی دەستان بە شتێک سوتا و زۆر باسی عەدالەت دەکەن لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت بۆ ئەوە پڕگەی پارێزگای ناڕاستیتان زۆر دیفاع لێ کردووە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق باسی یەکێتیەکە مەسەڵەن
بەڕێزتکەن پەرلەمانتارێکی ئەو حزبەوی لە خولی پێنجەم ترستان لەوەش هەیە کە نەعەدالەتی جێبەجێ نەکرێت بۆیش ئەو پێداگیریتان لەسەر بڕگەیە کرد. والله من پێم وایە کە خەڵکی کوردستان و خلانی کەم خەڵکی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین خۆیان توان شاهدی واقع تاڵبن کە لە چەند ساڵی ڕابردوو ڕوویدا بە تایبەتی لە 2010 بۆ 2023 غەدرێکی گەورە لەو منطقەیە کرا. تۆ سەیری کە تا 100 متری پارێزگای سلێمانی تەواو نەکراوە، تا ئێستا جادەی کەلار ڕانێ تەواو نەکراوە، یعفو کەلار سلێمانی تا ئێستا ڕانیە سلێمانی تەواو نەکراوە، تا ئێستا مەشارەکانی ناوخۆی شارەکان وەکو ڕانیە و کەلار و کفری و هەڵەبجە و سلێمانی و شار و شارۆچکانی دەوروبەری و دەربەندی خان و چەندان شوێنی تر چەمسەماڵ و کێشەی ئاو جادەوانی تەواو نەکراوە تەمویل نەکراوە. بەڵێ غەدرێکی گەورە لەو منطقەیە کراوە، نەعەدالەتیشی یەکجار گەورە بووە و پێم وایە ئەمە بە شێوەیەکی منەظەم کراوە، بە شێوەیەکی تەستی کراوە کە گەمارۆیەکی واقعی خراوە سەر منطقانە. بۆیە ئێمە هەوڵێکی زۆرمان دەکرد ناخۆی هەرێمی کوردستان بکەینە ڕێکەوتنێکی واقعی تا چارەسەری ئەم دۆخە ناهەموار و نالەبارەی پێ بکەین. بەڵام کاتێک کە تۆ ناتوانانی لێرە چارەسەری بکەیت، بودجێ عراقیش بامان شوێت، چکە هاوتەری بوو یەکانگیر لەگەڵ دەستوری عراقی و ڕێگەی داوە کە ئەم بڕگەیە جێگەی بکرێتەوە، ناچارم کە لە بودجەدا جێگەی بکەینەوە. و تەمەنا دەکەم بەڵێم نەعەدالەتە کۆتایی پێ بهێنەوە. پێشم وایە کە ئەمە پێش بم نەعەدالەتە دەگرێت. چۆن ناکرێت ئێمە بما حزبی سیاسی جیاوازین لە هەرێمی کوردستان، هەمووشمان ئەجەندای سیاسیمان هەیە، هەمووشمان مافی خۆمانە کە بۆ هەڵبژاردن تێبکۆشین بۆی کە دەنجی زیاتر بەدەست بێنین، بەڵام نابێ و ناتەندروست و ناتەبیعیە کە لەسەر ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت، نابێت گرە و لەسەر تێکدانی ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێت. و ئەم خاڵەکە گزانە نەکرد بۆ سلێمانی باشە، بۆ دهۆشیش باشە، بۆ هەولێریش باشە. گریمان دام نابیانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان چەتی بوو، غەدرێکی لە دهۆ کرد، یان لە سلێمانی کرد، یان لە هەولێری کرد. ئێمە قبوڵی ناکەین ئەو کاتەش. ئەمە بۆ دهۆکیشە ڕاستە. خۆ تۆ ناکرێت خەڵکی دهۆ غەدری لێ بکرێمە دانیشین بە دیاریەوە بڵین بەی تەبیعی ئەمە دهۆکە، ئێمە دهۆک بەی خۆمان زانین. ئەمانە هاوڵاتی جوان و دڵسۆزی خەڵکی هەرێمی ڕاستەنی خەڵکی هەرێمی کوردستانن. بۆیە ئەم بڕگەیە لە مەسلحەتی دهۆکە، لە مەسلحەتی هەولێرە، لە مەسلحەتی هەڵەبجەیە، لە مەسلحەتی سلێمانیشە. بۆ شوێنێک نیوە بە هیچ شێوەیەک بەسترسێک شێ لە نەعەدالەتی. بەڵام ئەوەندە دەستمان سوتاوە بە نەعەدالەتی و نایەکسانی و ناشەفافی حەقی خۆمانە کە داوا بکەین خەڵکی ئەو منطقەیە خزمەت بکرێت، خەڵکی سلێمانی خەڵکێکی ڕەسەن و تێکۆشەری ئەم وڵاتەیە، خەڵکی هەڵەبجە تا ڕادێکی زۆر دەتوانم بڵێ بەجێبەجێکردنی یاسای بودجە ئەمانە کۆتایی دێ. من گەشتبینم زۆر کۆبوونەوەی خۆڵ و خاشاک لە گەڕک و کۆڵانەکان و شەقامەکان و زۆر گەشتبینم. کاکزانە ئێمە لە سەیری کە لە مانگی دەی 2022 بۆ مانگی سەی 2023 تا 25 ئازاری 2023 کە هەرێمی کوردستان نەوتی فرۆشتووە بەهای ببوورە نزیکەی 5 میلیارد دلار نەوت فرۆشراوە. قەرزی کۆمپانیەکانیش نەدراوەتەوە، ئەم پارەی نادیارە نەنەدراوە بۆ موچەی سلێمانی. موچەخۆرێک لە سلێمانی لەسەری خاننشیندا گیانی دەسپارت. ئەم 5 میلیارە ون بوو دینارێک داد بۆ سلێمانی. خۆڵ و خاشاک خەڵکی تووشی سەرەتان و شەرپەنجە دەکرد لە سلێمانی، دینارێک نەداد بۆ سلێمانی. نەخۆشخانەی هیوا کە تەواوی نەخۆشەکانی عراق چارەسەر دەکات بە سوپاسەوە بۆ نانەکەلی ئەوی دۆکیش بامان شێوە تەوان نەخۆشە تەواوی عراق وەردەگرێت. لی ناپرسێت تۆ پارتییان یەکێتیان گۆڕانیان کۆمەڵیان نەوەی نوێی یان حەزبێکی تریان بێلایانی، تۆ عەرەبی یان کوردی یان تورکمانی یان کلدی یان ئاشووری وەری دەگرێت چارەسەری پێویستی بۆ دەکات. حەساری خراپ بۆ سەردەرمانی بۆم دەهات. ئەمە چ ویژدانێکە؟ منداڵێکی شێرپەنجە ئەگەر منداڵی خۆیان بێمەیان قبوڵە، منداڵێکی شێرپەنجە 6 مانگی من قسەم لەگەڵ کاک دکتۆریات کرد، وتی وەڵاهی منداڵمان بۆ هاتوو تەمەنی 6 ساڵ بۆ پێم وتە مانگتر منداڵەکەت جان دەسپێرێت، نەمتوانی علاجی بکەم. لەمە قڕستر چیتر یعنی تۆ نەتوانی تۆ پارە بۆ من نێریچیتر نێری. ئێمە چۆن کاکزان لە بودجەدا ئەمە جێ نەکەمەوە. باشە ئەوێ دەستاویەکەتان طبعاً کێشەی پرۆژەکان، کێشەی ئاوی چەمسەماڵ، کێشەی ئاوی دەربەندی خان، کێشەی پرۆژ دووساییدێکی ناوڕانیە. 10 ساڵە بۆ شوێنە پارەی بۆ دەرخان ناکرێت و سەرف ناکرێت بۆی چارەسەر بکرێت. ڕۆژانە خەڵک لە ڕێگەی کەلار ڕۆژ نیە جومان لەو هەواڵ دەبێت، خەڵکێک کە شەهید دەبێت لەو ڕێگەی وەردەگەڕێت، تووشی دووساری ڕووداوی هاتوچۆ دەبێت، چارەسەر ناکرێت. طبعاً حەق خۆمانەکە بۆ شوێ بیر بکەینەوە. وتەمەنا دەکەم کام کێشان چارەسەر بکەن، وتەمەنا دەکەم کە بودجە بێتە ئەو کارانم پرسیارێکیان هەیە مەسەلەن وەکو هاوڵاتی ئەڵێن کاروان مەسەلەن چەند ساڵە باسی کارەبای 24 ساعتی و چارەسەرکردنی کێشەکان و گەشتبینیەکەن لەسەر ئەم شتانە ئەمە شوای لێ نایە خەڵک تااقەتی نەماوە خەڵک عملیەوێ زانی کاک زانە ئێمە ماوەیەکی زۆر ئەم حکومەتە ئێمە هەروەعد بە خەڵکدا کاربا بێتە 24 ساعتی. من پێم وایە کە تەنها چارەسەر و ڕێگەچاری واقعی بۆ دابینکردنی کارەبای 24 کاتژمێری وزەینەوە بووە، وزەی خۆرە، کارەبای باییە، کارەبای ئاویە کە ئێمە لە ئێستادا زمینە سازیشی باشی بۆ کراوە. پێشم وایە کە باشیش دەتوانین بچینە پێشەوە لێ بە تایبەتی کە ئێمە ئەومان هەیە. ئەگەر ئەو بەنداوانەی کە حکومەتی هەرێمی کوردستان بڕیاری لێداوە لەم پارەیە بتوان بەشێکی بۆ تەرخان بکات، دەتوانێت هەم کێشەی ئاوی بەشێک بۆ زراعی هەرێمی کوردستانی پێ چارەسەر بکرێت، هەم کێشەی کارەباشی پێ چارەسەر بکرێت. من پێم وانییە هەتا حکومەتی هەرێمی کوردستان پشت بەم زۆرە سەرچاوانەی بەرەمێنانی کارەبا بەستێ لە گازۆلین و گازی ڕەش و نەوتی سپی ناتوانێت کارەبای 24 ساعت دابین بکات. ئەمەی کە دەکرێت تەنها شیعار و دروشم باوەڕم پێی نێ بەداخەوە. ئەگەر ئەمانە نەبوو یەکێتی
ئەبێ خۆ هەنگاوی کردداری بنێ خەڵک چاوەڕێکێکیش ناکات ئێستا خەڵک لەگەڵتان بوو پشتیوانی کردن تەنانەت لە جێبەجێکردنی بڕگەی پارێزگای ناڕازی خەڵکەوەی چێتیش نەبوو بەڵام چەپڵی بۆ لێداوە باش ئەگەر ئەمە نەبوو ئێوە هەڵوێستانە بێ هەڵوێستی کردداری بەتەکیدی زانی کاک زانە ئێمە وەکو ئاماژەم پێکرد چەند مەرحەلەیە یان سەبری خەڵکی ئەوێ تاقی کرێتەوە زانانی من هیوادارم نەگەینەوە کاک زانات چۆن دووبارە نەدۆخی سیاسی هەرێمی کوردستانە هەڵدەگرێت نەدۆخی اقتصادی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بازاڕشەمە هەڵدەگرێت سیرۆ مامایەشترۆ زارێشکە ئێمە چەند مەرحەلەیەکمان بڕی مەرحەلەیەکەمیان مەرحەلەی پەرلەمانی بوو کە هەنگاوی جدیمانە لە بەڕێکاری پەرلەمانی بەداخەوە کە حەزمی پەرلەمانی ئێمە ئەوەندە بوو کە نەمانتوانین بەتەنیا پرۆژە یاسا تێپەڕین کە چەند پرۆژە یاسایەکی یەکجار گرنگمان لە مەسلحەتی خەڵکی هەرێمی کوردستان تەقدیم کرد بۆی کە بتوانین کێشان چارەسەر بکەین مەرحەلەی دووەممان مەرحەلەی تەنفیزی بوو کە لە ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بۆی کە بتوانین بەر ئەو داخوازانی کە لە پەرلەمان نەماتوانین تحقیقی بکەین لە ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکەین بەداخەوە ئەم کێشانەی کە دروست بوو بینیت کە تەراکمی ئەمانە بوو کە ئاماژەم پێکرد مەرحەلەی سێمیانەوە بوو کە هێزێکی سیاسی واتە لانی سیاسیەوە هەوڵماندا کە ئەم بەشە ئەم بڕگەیە یاخود ئەم مادانی کە ئاماژەم پێکرد بە تایبەتی بە ئەولوێتگرتنی موچە بەگشتی بە استیادەکردنی موچە لە هەرێمی کوردستان بەگشتی تەمویلکردنی پرۆژەکان بە عەدالەت بۆ تەواوی هەرێمی کوردستان بە تایبەتی دوو داخوازی گرنگی نیشتمانی کوردستان بوون بە ئەکیدی ئەمانە استراتیژ و پلانی خۆمان بوون و استراتیژ و پلانی تریشمان دەبێت لە ئەگەری جێبەجێ نەکردن و تەمەنا دەکەم دووبارە نەگەینە ئەم دۆخە و تەمەنا دەکەم پرۆژە یاسای بوو جەوەک خۆی جێبەجێ بکرێت لە مەسلحەتی خەڵکی هەرێمی کوردستان بێت و کاکەروان دۆخی پەرلەمانی کوردستان مەسەڵەن پێت ناخۆش نەبوو کە گوتم ئەندامی خولی پێنجەم وڵا کاک زانایمەوەی کە لەسەر شانمان بوو لەو ماوەی پەرلەمانی کوردستان تا ئێستا بەداخەوە بە معلەقی ماوەتەوە پێم وایە کە پەرلەمانی کوردستان مۆسەیەکی گرنگی وڵاتەیە بەڵام بەداخەوە کە بە عەقڵی زۆرینە و کەمینە چارموسەکەی بۆ شوێ گەندرا کە ئێستا هەیە تەمەنامان دەکرد لە پەرلەمانی کوردستان بتوانین چارەسەری بەشێکی ئەم دۆخە خراپەی وڵاتیانی هەرێمی کوردستان و پەرلەمان بێتە سەکۆیەکی یەکلاکردنەوەی سڕاعانە سڕاعێکی نەرمونیان بێت تا بەشێک بە خزمەتی وڵاتیانی هەرێمی کوردستان کە بەڵام نەمانتوانین لە ئاستی داخوازی خەڵکی هەرێمی کوردستان بوون بۆ ئەم پێم وایە دەبێت نەک پەرلەمانتاران و بەرپرسانی وڵاتە تەواوی قیادەی سیاسی هەرێمی کوردستان داوای لێبوردن لە خەڵکی هەرێمی کوردستان بکات لەوەی کە نەمانتوانین لە ئاستی تمۆحی ئەوان نابین هەرچەندە ڕاستە وەکو پرۆژە وەکو قسەکردن درێخیمان نەکردووە کە مارکێکی واقعی پەرلەمانە لەو سەیرکەی کە هەمانە ئەسی ئەرچی جێبەجێکردنی یاسا و هەروە تەنفیزکردن و پەسەندکردنی بودجە و هەروەها متابعەکردنی حکومەت ڕەنگە درێخیم نەکرد بێم بەش بە حاڵی خۆم و ڕفیقەکانیشم زۆربەی زۆریان دڵنیام لە پەرلەمان بە هەموو لایەنەکانەوە بە بیانووی لابەلا بە متابعەکردنی حکومەت عەفوم بکە و هەروەها ئێمە داوامان کرد کە پرۆژە یاسای بودجە بێتە پەرلەمانی کوردستان تا هەوڵماندا کە قاڵی وەزیری دارایش بکەین لەسەری کە نەماتوانین بەداخەوە دووبارە بەهۆی زۆرینە و کەمینەوە و هەروەها بۆ پرۆژەکانی لە ماوەی ڕابردوودا بەهۆی ئەوەی کە دەستان بۆ کۆمەڵێک مەلە وردووە کاکاروان بە بیان و جۆرا و جۆر ئاڵاندنی کەیسی زۆرا و زۆر هەڕەشتان لەسەر نەبووە وڵا کاک زانە من لە تاوان دووەم ساڵی پەرلەمانی کوردستان هەمیشە هەڕەشەی ژیانم لەسەر بووە چەندین جار هەڕەشەکراوە بۆ کوشتن و بۆ هەوڵی تردراوە بەڵام من لێرەوە جەنابیشت و تەواوی زۆر باسی دەرمانتە کرد و دەرمان بە ماتۆر ئەمە کورە ئەمە خەتەرە لە فیتریش لە جیرفانی زۆر بازرگانت داوە وڵا ئەوە کاک زانە یەکێک لە کۆمپانیەکان داوای لێکردم کە بە حساب ملیۆنێک و 700,000 دلار بوو ڕەمەبلەغی شوا بوو کە لە یەکێک لە بەرنامەکان بۆی ئەوە زەرری کردبوو داوا دەکرد کە من پارەکەم دەمۆگرنان لە خەتای خۆیت بۆی دانیشت بەڵام من لێرەوە جەنابیشت و بەڵام بەخوای گەورەداوە جەنابیشت و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش دڵنیا دەکەمەوە نە هەڕەشەی کوشتن و نەک هەوڵی تیرۆرکردن نە هیچ هەوڵێشترێ مەستار ناکاتەوە ئێمە تەمەنی کە خۆی گەورە پێی بەخشوی لە مەسلحەتی خەڵکی هەرێمی کوردستان بەکاری دێنین و نە تەشهیرکردن و تەخوینکردن و جنێودان و بەرپێگرتن و محکەمە و دۆسەی محکەمە نەسارمان دەکاتەوە پێچەوان تەشجیعمان دەکات بۆی کە بتوانین زیاتر خزمەتی وڵاتیانی هەرێمی کوردستان بکەین بۆ خۆڵقاوی ئینشاءڵڵا لە خزمەتی وڵاتیانی هەرێمی ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە وەڵاهی دام نابوو تەوەرێکیش باسی هەڵبژاردن بکەین ینی کات ئەوەندە بە خێرایی لە بەسەر چاو هەڵبژاردن بەڵێ بە کورتی باسیکەی سوپاس دەکەم کاکاروان کاک زانە ئێمە وتومانە و نەماشارد ئەمە وتومانە بە وازەحی کە یەکێت نیشتیمانی کوردستان لەگەڵ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستاندا بە وازەحیەوە ماوەتەوە نەماشاردوەوە بەڵام لەگەڵ هەڵبژاردنێکی کە یەکەم شت یاسای هەڵبژاردن تێدا هەموار بکرێتەوە چۆمە یاسایە کە پەیوەندی بە هەلومەرزی سیاسی و کۆمەڵایەتی و اقتصادی و ئەمنی هەرێمی کوردستانەوە هەیە ئەم یاسای ڕقم ساڵ 1992 لەگەڵ ئەم هەلومەرزانی کە ئاماژەم پێکرد یەکان ژیرنی و یەک ناگرێتەوە بۆیە پێویستمان زانیوە کەمە پرۆژەیەک بۆ لە ساڵ 92 هەمان بووە تحقیقی ئەوە بکەین نەک پرۆژەیەکی تر بوو بەتەنیا پرۆژەی لایەنەکانی تریش بووە ئەم یاسایە هەموار بکرێتەوە ئەمە نقطەی یەکەم نقطەی دووەم پێکاتەکان کە وەکو شەریحەیەکی گرنگی هەرێمی کوردستان وەکو شەریحەیەکی ڕێزلێژیرا و لایەنێکی نیشتمانی کوردستان و تەڕحکردنی لایەن جەنابی مام جەلال و کاتی خۆشی و چەسپاندنی ئەم بڕگێ لە بیاساکەدا ڕێزلێژیرا و بن بەڵام نوێنەرایەتیش ڕاستەقینەی خۆیان بکەن واتە تورکمان نوێنەرایەتی تورکمانە بکات و هەروەها تۆماری دەنگدان لە ناوی مردوو و هەروەها لە دەنگدەری مردوو پاک بکرێتەوە بۆی کە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق باڵای عێراقیش
چی کۆمسیۆنی خۆشمان بووە کە نەماتوانی بەداخەوە کۆمسیۆن کارا بکەینەوە لەبەرەوەی کە نەکرا کۆمسیۆنی ئێستا کۆمسیۆنی عراقیامە بکات بتوانە بە چارەسەر بکات بەڵێ ئێمە لەگەڵ هەڵبژاردنین بەڵام هەڵبژاردنێکی پاک و بێگەرد هەڵبژاردنێک کە لایەنەکان دەنجی حەق خوان ناو پەرلەمان هەبێت و هێز و لایەنە سیاسەکان و هاوڵاتیانیش دەنگێکی ڕاستەقینە و دلێریان هەبێ لە ناو پەرلەمانی کوردستان بۆ یەکلایکردنەوەی سڕاعەکان و کێشە مەشاکلەکانی خەڵک. زۆر سپاس بۆ بەڕێز کاروان گەزنەی ئەندامی کولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. سپاس بۆ جەناب. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم یەکەوە پانۆرامامان پێشکەشکردن ئێوەش ئەمانەتی خوای گەورە بم خۆتان.